لەو یادەمەزنەدا پیرۆزبایی خۆم ئاڕاستی سەرجەم هەواڵ و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین هەر لە چوارەمین کۆنگرەوە کە ستافێکی نوێ و ستافێکی گەنج و نوێ هاتووەتە سەرکردایەتی و پڕتاقە و توانان و کۆمەڵانی خەڵکیش ومێدێکی زۆریان پێیانە کە بتوانن یەکێتیەکەمان بگەێنەوە ئاسێکی باڵا و خۆشگوزەرانی بۆ کوردستان بگەڕێنەوە و جێی ومێدی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە ئێستادا. سەرەتا پیرۆزبایی خۆم و سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان و دایکی شەهیدان و پێشمەرگەدەرینەکان و زیندانیانی سیاسی و سەرجەم خوێندکاران و سەرجەم ئەوانەی کە بە شۆڕشەوە ماندوو بوون لە لادێنشینەکانەوە تاوەکو کە شۆڕشیان گەیاندە ئەمڕۆ ساڵ ڕۆژگەری دامەزرانی نیشتیمانی کوردستان لە پیرۆز دەکەم. هیواخوازین ساڵ ڕۆژگەر و ساڵیادی دامەزراندنی نیشتیمانی کوردستان ببێتە پەیامی خۆشگوزەرانی و پەیامی ئاشتی و پێکەوەژیان لە هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕێکخراوە سیاسی کە دامەزرا لە سەرجەستی جەنابی مام جەلال و کۆمەڵێک تێکۆشەر و کۆمەڵێک کەڵەپیاوی مێژوویی کە ئێستا هەمومان شانازی بۆ دەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت داخۆشی لە مافەکانی خەڵک دەکات. دووش چاوەڕێی وا دەکەین لە سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەم داواکاری هاوڵاتیەکانیەوە بچێت و خەڵکی کوردستان چیتر لەو بەژمەینە تێدا نەژیت، چونکە خۆتان دەزانن سینەما بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستانێ هەر لە چمیا باران و هەر لە ئەمفال و هەر لە ڕاگواستن و هەر لە کۆمەڵێک نووسکە و کۆمەڵێک بەدبەختی تووشی ئەم میلەتە بووە. هیواخوازین سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە گڕوتینی جەنابی مامانەوە بە گڕوتینی یەکێتیەکەی جارانەوە خزمەت بە خەڵک بکا و بێتەوە سەر ڕێچکە و شادەماری ڕاستەقینەکەی خۆی ئەویش کە لە بەرەی خەڵک و لە بەرەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. پیرۆز بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە یادی 45مین ساڵیەتی پیرۆزبایی خۆم دەگەێنم بە سەرجەم هەواڵان یەکێتی و سەرجەم کە سوکاری شەهیدان. بەڵام ئەوەی کە گرنگە پێویستە پیرۆزبایی خۆم بگەێنم بە دەباشان و بە گیانی نەمری مام جەلال لەبەر ئەوەی من پێم وایە تا ئێستا ئەو پەرەنسیپ و ئەو پەیڕەوانەی کە ئێمە پەیڕەوی دەکەین بۆمانەوەی یەکێتی بەهۆی ئەوەیە بەهۆی ئەو ڕێگەیانەیە کە ئەو دایناوە. ئەجا بێگومان یەکێتیش وەک هەمومان دەزانی کۆنگرەی کردووە لەبەر ئەوەی کۆنگرەی کردو بۆ ئەوەی بەرەو نوێبوونەوە بڕوا بەرەو بنیادنانەوەی یەکێتی بڕوا دووبارە بە شێوازێکی باشتر و بە شێوازێکی نوێ. لە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بروسکەی پیرۆزبایی خۆمان دەنێرین بۆ بنەماڵی سەربەرزی شەهیدان و هەروەها هەواڵانمان لە سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان و پیرۆزبایی ئاڕاستی سەرجەم هەواڵان و کادیرانمان دەکەین لە سەرجەم کۆمیتە و ڕێخستنەکان لە هەر شوێنێکی هەرێمی کوردستاندا بن. و دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای نسکۆی شۆڕشی ساڵی 1975 و بە دەقیقیش لە 1/6/1975 دروست بوو. ئەم حیزبە کە 45 ساڵ بەر لە ئێستا لە هەناوی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە لەدایک بوو لە گوندەکانەوە لە خانۆ قوڕەکانەوە دەستیان پێکرد بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە تا ئێستاش لەم خزمەتە بەردەوامن. ئەوەی جێگای دڵخۆشی و جێگای سەربەرزیە بۆ هەواڵان و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو کە لە دوای ماوەیەکی زۆر کۆنگری چوارەمی خۆی ئەنجامدا و سەرکردایەتیەکی گەنجی نوێی بە توانای هەڵبژارد بۆ بەڕێوەبردننی ئەم حیزبە و بەهێزکردنەوە و هەستانەوەی ئەم حیزبە. و دیارە ئێستا سەرجەم هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان هیوا و ئاواتی خۆیان لەسەر دوو هاوسەرۆکەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵچنیوە کە هەڤاڵ لاهوور شێخ جەنجی و پاڤڵ تاڵەبانین. هیوادارین وەک چۆن لە خانۆ قوڕەکانەوە دەستمان پێکرد بگەڕێنەوە بۆ ئەوەی خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتیش هەواڵان و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین.